سڵاوتان لێبێ هیوادارم مەمولایەکتان ساغ و سەلامەت بن. دۆخی بازار یاخود دۆخی هاوڵاتیان لە ناو هەرێمی کوردستانە لە هەموو شار و قەزانەحەکانە بە دۆخێکی زۆر سەخت و دژوارە تێپەڕن. بێموچەیی هەموو لایەکی هەراسان و نیگەران کردووە و خەڵکی بە تەواوەتی بێتاقەت بووە. هەر فەرمانبەر و موچەخۆر و کاسبکارێکە دوێنی تووڕێ و پڕ لە گلێ و لە گازندا بەشێکیان بە تەواوەتی ناومێد بوون و هەر نایانەوە قسە بکەن بۆ هیچ کەسێک و بەشێکی دیکەشیان داخی دڵی خۆیان لە ڕێگای مایکی دەستگاکانی ڕاگەاندنەوە ئەڕژن قسەکانی خۆیانەکەن. ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە وڵاتیان دیسان گفتوکان لەگەڵەکەم سەبارەت بە دۆخی ژیانیان و لەگەڵ ئەوەیە لیانە پرسم حکوومەت هەرێمی کوردستان تا چه ئەندازەیەک ئاگای لە ژیانی ئەو خەڵکەیە، ئەو خەڵکەی کە ئەوە دوو مانگە موچەی وەرنەگرتووە، ئەو خەڵکەی کە بێکارە، ئەو خەڵکەی کە بێپارەیە، ئەو خەڵکەی کە نەخۆشە، ئەو خەڵکەی کە محتاج و پێویستی بە پارەیە، بێپارەی یاخود بێموچەیی ژیانی لە بازارە ڕاگرتووە و ژیانی خەڵکی بە تەواوەتی شێوانووە. من ڕاوبۆچوونی بەشێک لە وڵاتیان وەرەگرم ئەمڕۆ لە بەرنامەکەیە پێکەوە با گویان لێ بگرین ئەوان چێڵن لەسەر حکوومەت و ئەم دەسەڵاتە و چێڵن لەسەر ژیانی خۆیان. جا پێم خۆش بۆ تەقدیماتەکەم لەسەرم عارەبانیەوە بکەمی ئەو گەنج عازیزەیە و بەو تەمەنە گەنجێتیەوە پاڵ بە عارەبانیەوە ئەنێ کە کاسبی عیب نییە و شانازیشە. جانەکەم ئەتوانی بێتە پێشەوە؟ چۆنی؟ وەرە دانیشە لێ. چۆنی ئەحواڵ چۆنە؟ دەنگ و باس چۆنە؟ باشی شکر. یاخۆ سەلامەت بیت. تەندروستی چۆنە؟ وەڵا عیبمانە لە خۆی گەورە بەزانە. یاخۆ باش بیت. ئەتوانێت تۆز بڕۆتە سەرەوەترەوە؟ جا پێم بڵێ ناوت چییە؟ ژیرە. کێ؟ ژیرە. ژیرە گیان. ئینشەڵا کوڕێکی ژیر و باشی. کاکە ژیر ئەم عارەبانی بەڕێستە؟ وەڵای خۆمەوەی باوکمەوە. ئەوێ ئەو ژڕە ساسێ باوکم. خی گەورە سەلامەت بکات. بەڕێزت خوێندکاری؟ وەڵای خوێندکان بەس وازمێنە لە وازێناوە؟ چەند ساڵە کەسابەتەکەی؟ وەڵای زۆر دەمێکە لە 2010 شەکەم بەڵام ئەمە ساڵ نییە 2 ساڵێکم. عارەبان و پێ؟ بەڵێ. قورس نییە بەم تەمەنە گەنجێتیەوە لەم بازاڕەیە باری قورس هەڵگری؟ قورسە بەسی تر ئەبێ تر ئیشە لەگەڵ ئیشەکەیە بڕۆی. حەزان وەڵا وایە بەڵێ. بازارە چۆن؟ وەڵا ئەم کاتەیە کسە. ئیتر باشە بڵێنەوە کزەش بێ زۆر کەسە لەم کاتەیە بەڵام ئیتر ئیشەڵا باشتریشە بێ. لەمێک کە بازار کزە بۆی بێموچەی. بەڵێ لە پێشەشنەوەیە. گەنجی زۆر هەیە لە هاوتەمەنی خۆتا؟ بەڵێ. حەزت لە خوێندنەکە نەبوو تەواویکەی؟ وەڵای خۆم حەزم لێ بەڵام ئیتر چی بوو حەزم زۆر لە مەکتەب نەماکرێت تااقەتی کردم وێ. لەبەرچی؟ وەڵای لەبەری تاقە قوتابخانە تەواوکەی لە شوێنێک ئایشکەی پارێکی باشتر دەستکەوێ کەمتر ماندووبی؟ وەڵای وایە بەس هایتر چۆن بڵێ لەگە برادەر و شتا تێگەڵم ئەوە بوویتر هۆ کارەکەی پێ تااقەتی بەڵێ. ئەگەر بەرمونە ئەم عارەبانە و پێ نەبووە حەسە کرد لە چی شوێنێک ئایشە کردایە یاخۆ چی تەواو کردایە؟ وەڵای تە حەزمەکرد ئەوە باشە زۆر سپاس دەکەم بەڕێز. سەلامەتی زۆر سپاس دەکەم. با من لەو ئەو پرسیارەوە لێ دەست پێ بکەم حکوومەتی هەرێم کە ئیترۆک و باوکی میلەت وایە تا چەند ئاگەی لە دۆخی ژیانی ئەو خەڵکەیە؟ تا چەند باکی بە ناخۆش و ناڕەحەتەکانی ئەو خەڵکە هەیە؟ وەڵا هیچ باکی بە میلەت نییە. ئەگە باکی بە میلەت بووە ئاوڕێکی لەو فەقیر و هەژارە ئایایەوانێ فەرمو من 20 ساڵە ڕائەکەم کارگوزارم گەنگ و پا ئەەکەمەوە 320,000 هەیە لە 2 هۆدەی گڵام هەتا لایەکی چاگەکەم لایەکی تری وێران ئەبێ 4 ساڵە دایکم لە جێگایە زەلیلی سەرجێ هەموو هەفتەیەک من 1 دەرسە دابێکڕم بە 70,000 کاکەیان. ئەگەر مەعاشەکەم بن بۆ خەڵک ئاوا داما و نابێت. من هەتا ڕۆژێک هەفتەیەک ئەیکڕم 2 هەفتە بە قەرز ئەیکڕم دایبێکە. قەرز دایبێکڕ؟ ئەرێ بەخوای گەورە من موچەکەم 330,000. کاتی خۆیان نادرێت؟ نەوەڵا بەخوای گەورە منەچم بە قیسی هێنم دایبێکە بە قەرزی هێنم هەتا مەعاش وەرەگرم مەعاشەکە وەرەگرم ئەیبینەوە بۆ کابرا. ئەرە وەڵاهی شێوازە خزمەتی دایکتەکەی؟ بەڵێ من سواسی خۆ ئەەکەم کە خزمەتی دایکمەکەم وەناشکوریش ناکەم کە حاڵە وەزعم ئاوایە من لەژێر خێمە شابوومایە بەس دایکم وانە بووە. بەزەونە
بس أنا حكومة شايكي لفقير وهجارة وبي لمن داموتر هي من نال من وزعم آوايا لمن داموتر هي كاكيا من سواسي خواكم كوزعيشم آوايا من دبانزروج تلفون بونو سينجاكي كاقوباكر قالتم بيأكا على أمرنا بياني جواب تيموا دور السرخت كاكيا أوري لو فقير وهجارة بروا بس أنا كاكي وشي دڵە پڕ بوو کەس نەخۆشی نەبێ کاکەیان بە تایبەتی منەوە 4 ساڵ و نیوە من دایکم ئاوە لە جێگایە سوێن بەخوای گەورە هەتا ڕاکەم عیلاجەکڕم دایبی نامێنێ عیلاجەکڕم کلێنسی تەڕی نامێنێ بس ئەو نەداوا لە کەسی تر نییە بەنمونە جگەل لە تۆ خزمەتی دایکە بکە یارمەتیتان بە موچە خۆرێ ئەن پیاوێکی ماڵ نەوەڵڵا بەز منم حوتی بەیانی من ئەڕۆم گەنگ و پاکەمەوە حتا 12 یۆڕۆ سوێن بەخوای گەورە ئەروەڵڵی عیلاجشتە کڕێتە وڵا عیلاجە و کلێنسی تەڕە و شەربەتی مێوژە کڕێومە بۆ دایکت کڕێت بەڵێ چی کەڕەشەکە ماڵتان ماڵمان لای مەحکەمەی کۆنا لە 2 هۆدەی گڵان 2 هۆدەی گڵ ئەروەڵڵی لە تو دایکت پێکەوەژ بەڵێ موچە خۆر و کاسبکاری ماڵیش بەس خۆتی بەس خۆمم سواز بۆ خوا بڵێم ئەوەی هەبوو ئەوەشی هەیبوو خورا خەرجی کرد کاکەیان ئەروەڵڵی زۆر سپاسیشی تر هەیە لە دڵتا بەتەوە بیڵێ زۆر شت هەیە لە دڵما بێڵم بەڵام ناتوانم بێڵم زۆر هیلاکەم من 20 ساڵە کاکەیان سوێن بەخوا خۆم شەکرەمە موالیدم هەشتاوێ کە سەیری قژم کە بەس خۆزگە ئەخوازم بەس یعنی دایکم وانە بواە قیر و سێ ئەگەر نانی شەویشم نەبواە کاکە ئیتر داوا لە بەرپرسیارێک ئەەکەم بێتە سەرخەت ئاوڕێکمان لێ باتەوە بێسەری بار و گوزەرانم کە بزانە خۆیان لەو خان و ئەژین بڕوا بکە جاری وهەیە دگاکاندا ئەخەم ئەڵم بە حەشەرات و عیب نەبێ مشکوشت نیەتە ژوورەوە بۆ مای ڕادێ خراپە خانەوەکە وڵڵاهی هی گڵە هی شارەوانیە هەتا ئێستا شارەوانی 2 جار تەبلیغی کردم ئەڵێ بڕۆ ئەی من بۆ چۆ بڕۆم خۆم و دایکێکی زەلیلی سەرجێگا بۆ چۆ بڕۆم بەس ئەوە داوا کارێکم هیوادارم دەنگم بگەینی کاکەیان زۆر سپاس دەکەم عەزێتم مای ساوانم خی گەورە شفا بۆ دایکە بنێرە کاروبارەکان تۆش ئاسان کە ڕەبی عەزێتم مای کاکەیان بەڕێزم زۆر سپاس دەکەم باسی کەرکووک وڵا باشە لەخوا بەزات تۆزە لەوێشم بێکاری هەیە عینە ڕۆگێرێ کەرکووکیش کێشەی موچە و بێپارەی بێیشی هەیە ئەوەی لەسەر بەغابێ بەزەوەی لەسەر هەرێم بێ عینە کێشەیە خاستن منتیقە کوردیەکانە جیاوازی موچە خۆرانی کەرکووک لەگەڵ سلێمانی و شارەکانی ترێریم کوردستان چییە؟ خۆی بەراود بەوانە بێ هەر کەرکووگەشتار باشترە کاسبیتیا ببوونی ئەوەی کە معاششتی لەسەر بەغایە ئەوەی کە مۆزەفاوانێ فەرقە کاوە گێران نێرە چونکە هەمووی بەعام لەسەر هەرێمە مۆزەفانەی ئەو موچە خۆر و فەرمانبەرانی کە لە کەرکووکن و موچەکان لەسەر حکوومەتی عێراقا لە چەندی مانگە پارەکان بۆیت هەموو کاتیانی سەری مانگ ئایتر لە 20 مانگەوە دەست پێکات تا سەری مانگ ئەوە نەبێانی بۆ ئێرە پارەی خۆی وەرەگرێت ئەوە گومانیتیانێ غەڵەت قبول ناکە هیچ مازانی چۆنە کەس نازانێ ئەوش نەدوو مانگە دەسەڵات بڵێن خەتای دەسەڵاتە خەتای خەڵکەکە نییە لێ بنزین بە چەنە بنزین لە ئێمە کارت دەبێت 450 محەسەن کارت پێبێ 850 450 بەڵێ کارت شت نەبێ بە 650 هەموو بەنزیخانەکانی دەنی کێشەیەکی نییە ئەهلیشێ ئەهلەکان بەس بەراود بۆ ئەکەم خەڵکەچێتە ئەهلەکانەوە ئەهلەکان تر بە شوێن کەوتووە 1200 محەسەن 1150 بەس لە حکمێکان ئەگەر کارتت هەبێ 850 بێ کارت بە 1000 بەس لە ئەهلەکان 1150 ئیتر بە جۆرەی شوێنەکان 450 کارتێ بێت 450 کێشەیەکی نییە کەسێک لە کەروکا بێت و کارتی هەبێ بە 450 بنزینە سارەکەی پڕەکان لە پێنج ڕۆژ جارێ سرەی خۆت توانێت چی 50 لتر وەرەگری بان 50 لترەکەش ئەداتێ بە 650 نارەداتی بێ لە حسەکەی خۆت بۆ نازن سیارە هەیە زیاتر بەکارێنێ وان بەشی ناکە بە 650 داتێ
سرەکەش زۆر بخایانی هەر 10 دقەی پێچێت زۆر ئیزدیحام بێ و قەرەباڵغی بە هەر 10 دقەی پێچێت. باشە ئێرە لەبەرەوەی کە موچە دابەش ناکرێ و مۆزەف و فەرمانبەر و موچۆخۆرەکانمان دۆخیان زۆر خراپە وە بێکارێکی زۆریش ڕووی تێکردوین لە کەرکووکی خۆشەویستیش ئەم دۆخە هەیە هیچ شتەکە زۆر ئاسا شتێ زۆر باش لەوانەوە گەمەی ئێرە ینی بێپارەی بێ موچەی و بێ بازاڕی بێ نا بەعکسەوە بایەوە هەر زۆڵ هەیە زۆر فەرقەیە لەگەڵ ئێرانەیە زۆر باشتراوانە زۆر کەسابەتی زیاترە وەک ئێرە نییە بەس هەمووی پشتی بە بڵێن موچەی هەرێم قایم کردبێ نا زۆربەی زۆری لەسەر بەغایە دووەمش لەوێ شتێتر هەیە لێرانە نییە ڕێعاە هەیە ڕێعاە ینی ئەوەی کە بۆ منە ژن و مناڵی هەیە هیچی شوکارێکی نییە مەعاشێتری نییە ئیتر ئەگەر ژن و مناڵی هەبێ 275,000 ئەگەر بێوەژن بێ 150,000 ئەگەر غەڵەت نەبم گەنج لە 35 ساڵ بەسەرەوە بێ ڕێعایی بۆ دەرەچێ ئەگەر هاوسەرگیریشی نەکرد بێ بۆ کەسێکە کە ئیشی نەبێ کاری نەبێ وانەکە ئیشی نەبێ ئیشی نەبێ حکوومەتی عێراقی موچەیەکی کەمە بووە بڕێتەوە کی کارتێ خۆت پێ ئەڕۆی لاچ سەیرەفێ بێ وەرێگریت و زۆر ڕاستای شتەکە ینی وە گێرە نیە ینی سەر لێرە داوامێکرد نەبێ هیچ نییە نا لەوێ ئەوە نییە چەنا هاوڕێ و برادر خۆ مناسم ئیشوکاری نییە بەواژێ 275,000 کەم نییە لە کات خۆی وەرەگرێ لە کات خوا وەرەگرێ بێ خود و حکوومەتی عێراق حکوومەتی عێراق بەڵێ لە وڵاتە بۆ ئیشوکە بۆ خەڵقی سلێمانی نەماوە دوێنێکە پیاکەم بینێت ئیش هەیە بەس خەڵک نایکە لەکوێ ئیشە لەکوێ خەڵک ئەمەلێکیان داناوەڵێن بە دوای گەنج ئاگەڕێن کەسمان دەست ناکەێت گەنجین کاک ئێمە لە گەنجی دەرچوین وەڵای نازەمنەوەی کە ببینم ئەوەی گەنج لەم وڵات لەم شارایە هەموو بێش و بێکارە بێش و بەکاری ئاراوەڵا خۆم بێش و بێکارم ساکە ئیشەکە دەستکەوێکی ئیشم دەستکەوە یەکەم بەس من خۆم تازە توانای ئیشکردم نما بن خۆم لەخوا بەزیا بێت تا حدێ باشم من خەڵک باشە هەموو بێش و بێکارە ئەو تا ئەم شارێکە ببینی بڕۆ هەموو دوکانە ئەم شتا عربانەیە هەموو بێش و بێکار ڕۆژی 10,000 پێ ئەگەر زۆری دەستکە 10,000 5,000 7,000 دەستەکە زیادی دەست ناکە گرانیشە 10,000 بەشی چی بێ مەعاشی بێ هیچ ناکە بەزی خۆش چی بکە کابرا کراسێ ناکە باشی هیچ ناکە بەڵام دەسەڵاتی نیە چی بکات هەنی کابرا سواڵیش نیە سوالیش کات کەس سواڵی نایەتێ کەس پارەی پێ تا سوال بە خەڵکیش تێ چی بکات باشە خۆ دەزانی خەڵک وەسعی خراپە بەتاکید حکوومەت باشی بۆ خەڵکە هەیە حکوومەتی چی با بە حکوومەت کوا لە وڵاتایە دوو حیزب و دوو بنەماڵێ بۆ خوانێ خۆن هەڵسە سەر پێ ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نیە پەرلەمانمانە حکوومەت هەرێمی کوردستان چی کاکە حکوومەتەوەی بە عەمەلی حکوومەت بێت حکوومەتەوەی چاوی لە میلەتەوە بێت حکوومەتەوەی کە یارمەتی میلەت بە شت بۆ میلەت هەرزانکە بێن بە میعاش و بێن بێ وەزعیە یەشتا شت ڕۆژ بڕۆ گرانە بێت ئەیسوزانم کارە نەبێ کەسابەتە نەبێ موچە دابژنە کەشتیش گران بێ ئەی وەڵا بێ لە ئەم حکوومەتە بێجگە تۆ لە حکوومەت حکوومەتی خۆت هەی نازانم نەوەڵڵا نەوەڵا من حکوومەت ئەوەیە کە یارمەتی خەڵک بە حکوومەتی خەڵک بژێنە حکوومەتی هەلی کار بۆ خەڵک بڕخسێنە حکوومەتەوەی شت بۆ خەڵک هەرزانکە ئێمە حەشیە لە وڵاتایە یەکشت لە دوای وڵات وەمانە غازە بنزینە ئاوە کارەبای هەمووی خۆمانە هەمووش گران لەسەر خۆمان فەرمووسێ شوادەوری وڵاتەکەی شوادەورماکەوە عێراقەلی تێ بنزین بە 450 دینارە لێرە بە 1250 دینارە ئەخە بۆ لەگەڵی شەکە قسەم کرد خەڵکی کەرکووک بوو ئێستا پێشتۆ ئەیود لە کەرکووک لا ئێمە ئەو موچەخۆرانەی کە سەر بە حکوومەتی هەرێم بە سەر بە عێراقن مانگانە لە کات خۆیان موچە وەرەگرن ئەوەی شتێکی ئیش و کاری نییە مانگی لە 150,000 تا 200 وەرەگرێ بەڵێ بە تاکید هەموو وڵاتی هەروە لە عالەمە کە تۆ وڵاتەکە خەڵکە بێئیش بە 450 یارمەتیە ئێمە وەک مەعاشکەش ناشتەکەش گرانە قەیچێکە با وەک مەعاشەکە نییە خەڵکە قوبوڵێتی بەڵام با تۆ بێ بنزین نەوت ئاو کارەبا هەرزاکە ئەوە تا ئەم کوڕە عربانچیە ئەلە مای پێشوو 260 دینار کارەبان بووە ئەخە بۆچی خۆ مەعمەلی نییە قابلە خۆ کابرا مەعمەلی نیە 260 سەرف بکات چییە؟ ئەدەکە ئاوا بەو شوەیەکەی بین هیچ کەسێ باشی بە میلەت نییە هیچ کەسێ هیچ حیزبێ هیچ کامێشان لە ئەلفەوە تاکویە هیچیان باشیان بە میلەت نییە خاوەنی میلەت ئەزانن هەمووی خۆی بە خاوەن میلەت ئەزانێ بەڵام هەمووی بۆ پارە و مەسلحەت و پلە و پۆستی خۆیانە لەم بینەیە بۆچێ بێ خەڵک بێ بە قوربان هەروا بووە هەرواشە بێت لە هەموو شوێنەکە هەروایە لە هەموو دنیا میلەت باجی ئەوە ئەیە باجی
دەسەڵاتدارانەیە. ئەی باشە لە وڵاتانی تر لانی کەم ئەگەر حکوومەت زوڵمیش لێ بکە تا ڕاتێک مافت پێ ئەیە ئەم مافە دراوە بە خەڵکی ئەم هەرێمە کاک ئێمە باسی وڵاتان ناکەین باسی ئەم وڵاتەکەین. کوردستان بەڵێ بەڵێ باسی ئەم وڵاتە بە عامەکەین. ئەم وەزعی کە ئێستا ئێمە تیاین ئەنی تا چه ئەندازەیەک خەڵک لەوە زیاتر ئیتر ماندووە پێت وایە تاکەی خەڵک بەرگاگرێ خەڵک بەرگە ئەگرێ کاکەجا میلەتێکی حیزبیە هەموو شتێکی قوبوڵە حیزبیە میلەتێکی حیزبی ئەم وەزع قبوڵەکە ئەیکا لەبەرەوەی ئێمە میلەتێکی حیزبین کاکە حیزبەکان دەستیان گرتووە بەسەر هەموو میلەتەکەیە میلەت ئەگەر حیزبی بێ ینی ژیانی باشە بێ نا ئاخر ئێمە مشکلەکەمان لەوایە دروستەکە کامەیە ڕێگە دروستەکە نییە ناگرێ مەهتا تاوە بشێن کاکە جان هەر باسیشی مەکەون نییەتەوە دروست نییە لە خۆمە نەوەڵان نییە لەگەڵ چێ خۆی لە هەموو دنیای حیزب وەسیلەیە بۆ خۆشگوزەرانی میلەت بەڵام ێرە بە عەکسەوە حیزبەکان تەماشاکەی کابرا ئیسا ئەندام پەرلەمانی کوردستانە چوە خۆی کاندید کردەوە بۆ بەقا بۆچی لەبەرەوەی معاشەکەی ئەوێت چەورترە و 30 ڕۆژارێ وەریەگرێ ئیتر بەرگی لە خەڵەکە نە بە کورە چێ بەرگری دەمنوتەوە کاکە چییە ئادی وەرە تەحەداکەم یەک پەرلەمانتارم پێ بڵێ بەرگری کردی بێ لە منێشی معاشخۆر لە ناو پەرلەمانە ڤیدیۆ خۆیان بڵاوەکەنەوە لە فەیسبوک ڤیدیۆ خۆیان بڵاوەکەنەوە قسە بە حکوومەتەڵێ قوربانی چاوە بم ئەوە بۆ خۆ عەرزکردنەوە بۆی جارشکە خۆی کاندید کاتەوە ئێمەی جێل دەنگی پێبینەوە خەڵک چاواشەکە هەر لەبەر ئەوەیە هەر هەمویان بەبێ ئیستسنا بەرژەوەندی خەڵکیان لا گرنگ نییە یەک زەلامی یەک حیزب بەرژەوەندی خەڵکی لا گرنگ نییە برام بەرژەوەندی خۆیان هەمووی بەرژەوەندی بۆ خۆیان و ئیلا لاو کانارەکان چۆڵن خەڵک لێرە لە بێتاقەتیا دانیشتووە هەروەڵام بێتاقەتیا چیەکە ئیشو لە بێکاریە ئیشو بێکاری هەروەڵا جەنا بەکارە هەیە ناوەڵا کارم نییە ئیش کارێک وەڵای شکات ئەگەر هەبێکەی نەبێ نەوەڵان نییە ئەو مانگە زیایشم نەکردووە مانگەکە ئیشە نەکردوەوە هەروەڵا چی تەکرد پێش مانگە کرێکاریەکەین بەم تەمەنەوە کرێکارێکی هەروەڵا تەکرێ وەڵای ئەتە مەشهورین هەروەڵا خۆری حکوومەت نیت وەڵام موشە خۆرم بەڵام موشە خۆر کووە کە نەبێت چیەکەی دەسەڵاتەیە ئەم بێ موچەیە و دابش نەکردی موچەوای کە دۆ مامەسای زانکۆیە ناچارە تەکسی بگرە بەدەستیەوە مامۆسایەکە مۆسەفێکە پێشمەرگەیەکە ناچارە کرێکاری بکە مەجبورە زێرابیش پاکەدەوە نەکردێت تەکسی بگرە دەسەوە بەس بۆی دووی نایی دەستکە چۆن هەروەڵا حکوومەت ئاگای لەم دۆخ و ژیانی خەڵکە هەیە چۆن ئاگای لێ نییە تو ئاگا لە ماڵ مناڵی خۆ نییە ئێجا حکوومەت جەروایە ئاگای لەو خەڵکەیە خۆی بە خاونێ و خەڵکازانێ تاکی بێدەنگە بێت وڵا ئەتروانەکەوە دەست حکوومەت خۆی کە دەتوانە مەحاسەبی حکوومەتکە ماڵ مناڵەکەی تۆ خۆ دوانە مەحاسەبی تۆ بکە ئەگەر میلەت یەک دەست بن یەکگرتوو بن لە ناوخۆیانە ناتوانن مەحاسەبی حکوومەتکە بەچی مەحاسەبەیەکی بەچی مەحاسەبەیەکی ناوەڵا ناتوانێت بە دەنگدان دەنگدانی بڕوا ناکەم بەخوا هاوڕەکانت یاخود ئەم بازاڕی کە تۆ جاجاریەی بۆ ناوی ئەوان دۆخیان چۆن وەڵای ئەوەی کە من بیناسم لە من خراپترە ئارەوەڵا دەنگ و باس چۆنە وڵا لەخوا بە زیاد لەگەڵا ڕۆی دەنگ و باسی بازار وڵای تر بازارەوە لە بەر چاو هەمووی سس کەس دڵی خۆش نییە وڵا طبعا کەس دڵی خۆش نییە خۆی ئەمڕۆ بازارە سەر جێ جوولێتەوە هێتەتەوە هەموو کەسێ شتازانێ معاش خانەنشینەوەری نەگەدەوە مۆزەفوەری نەگەدەوە هی بازار ئیتر بازار وەچی ژانەیتە بازار وڵای احتیمالە بۆ بێتاقەتی و جێوی خۆیە یان ئیشە هەیە لە بازار ناوەڵا هەروە دێمەوە دانیشت و پیاسە ئەو ناخۆش نییە بۆ نووی بیتە بازار کەس جەوی نەبێ طبعا ناخۆش ئەی چۆن ناخۆش نییە بەرەوەڵا ناخۆشە بەس ئەیترە خەڵکەی کە توی بینی هەم سێبەشی موچەخۆرە کە سێبەشی موچەخۆرە کە
کە نەبێ لە جیرفانی چیەکە ئێستا بازارەکە بەعام یعنی چۆنڵی سێبەیەک کەمتریش وەستاوە یعنی هەر ڕوبعێکیشی ئیش ناکە من ئەمێ ئەوە بپرسم ینی خەڵک بێتاقەتە و دڵتەنگە و ینی ماندووە وە لەگەڵ ئەوەیە کاسبکارەکان بێکەساوەتن بازارێن زۆر سارد و سڕا ئێمە حکوومەتێکمانێ نای حکوومەت هەرێمی کوردستانە باشی بۆ خەڵکە هەیە ینی تا چه ئەندازێک توانیوەتی چارەسەرێک بۆم دۆخە دروست بکە چارەسەرێک ڕێک بخە حەلێک بۆ بدۆزێتەوە باش شتێ بەسیت پێ بڵم خۆی احتیمالە مقصر بێ حکوومەتی هەرێم بەس باغاش زۆر مقصرە تو بە حیاتی تەوەقع نەکەی باخونیە بەخاڵێ نەوتەکەمان ڕادەستکەن ئێمە پارەکەتان بۆ نێری قەنەعەتە بێ وانە ئەوە بەس لە شاشە وایە لە بەس پشتی پەردە چییە؟ ئەرە بەخوانە بەخوا برام پشتی پەردا تو بڕاستە بێڵن کورد نینۆکی درێژ بێ بەخوا برا نایڵت قەنەعەتکە بە داهاتی ناوەخۆ ناتوانن گرفتی بێموچەی چارەسەر بکەن وەڵڵا توان بۆ نایکەن وەڵڵایان بەڵام چی ئەویان پشتیان بە عێراق قایم کردووە خۆ مشکلەکە لەوەیە حکوومەتی هەرێم خەتابار نییە زانین چێ خەتەبارەکەی لە چییە؟ ئێستا هەمووی ئەڵێ نەوت تەسلیم کە نەوت تەسلیمکەوە نییە ئێدە باش ئێستا بە حساب هەموو شتێکی تەسلیم کرد بە حساب وابوو ئێکوا دیسان عینان ڕایان کرد بە جۆرە خبار وایە ئەوایە لەم یەک دوو ڕۆژە موچای خەڵکە باتەیە کووە ئێستا ئەم جامەهانەی چیان دۆزیە ئێستاڵە مەلافەکەشیان بدەیتێ کاکەمە لە هەشتاکانەوە یەک قسێکت پێ بڵێم عینان زێدە ڕۆع بێت دێ تۆ ئێستا ئەوەی کە لە هەرێمێ ڕاستیستا بێ موچەیە بەزەوان چاویان بەرایی دی ئەم خەڵکە ئەو خەڵکی کاتو ئێستا بۆ ئێرە چاویان بەرایی دی کە جنوب وانیە و معاشیانەی ڕاستە بڕۆ جنوب قەنەعەت کە من حتا بەسرا و مەسرات چوومە بەس من نەزانم چۆنە دە بڕۆ فەڕێوێ لێدە وەرەوە خۆ من ناڵم وەڵڵا بەرام ئێستا من خۆم یەکیشی خانە نشینم ئێستا حالیان دوو مانگە معاشم وەرنەگرتووە یعنی بەگەرە سێ بەشی شتەکانم بە قەرز نەخەڵم ئەگە نەم دەنێ ئەبێ بەسەر ئەم جادێ سوالکەم وەک هەولێرەکەوتی ئەبێ بێ دەرۆزە بکەیت من دوو مانگە معاشم وەرنەگرت ئەوە قەنەعەت ئەوە هەمووی وایە ئەیتر چاوەڕێی ڕەحمەتی خۆیەکەی مزان چیمان بۆ پای گەورە دەروی خێر لە میلەتەکەمان بکاتەوە ئەرزمعین تو ئەوەیان بڵێ وەڵا دوعا بۆ میلەتەکە بکە ئەوە لە هەمووی تەواو ترە هەرێ بەخوا سەلامەت بیاخوا بێگومان هاوڵاتیان یاخۆت کاسبکار و لە ناو بازارە موچەخۆر فەرمانبەر ئەوانەی کە ئێمە بەرکەوتنمان لەگەڵان هەیە ڕۆژانە بێگومان خەڵک بێزار و بێتاقەت و نیگەرانە بەشێک لەم هاوڵاتیانی کە ئەمڕۆ گفتوگۆم لەگەڵکردن ئەوان هەندێکیان هەڵبەت ڕابوچنەکانیان جیاوازە بەشێکیان دەڵێن خەتاکە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە نەوت ڕادەست ناکەوە پابەند نابێ بۆ ڕێکەوتنانی کە لە نێوان بەغدا و هەولێرە هەیە بەشێکی دیکەش لە خەڵکی هەیە دەڵێن خەتاکە لە حکوومەتی عێراقە و ئەیانەوێ کورد بە تەواوەتی خۆڵبەستکەن ئەیانەوێت چاوبڕنە هەرێمەکەمان ئەیانەوێ هەرچی داهات هەیە بۆ خۆیان ئیستیغلالیکەن بەشێکی دیکەشمان هەیە بێگومان بێتاقەت و بێزارە و ناوی شتێک بڵێت هەر ئەوانەڵێن ئێمە چاوەڕێن تەنها خوا بەهانامانەوە بێت و کورد هیچ دۆست و هیچ دڵسۆزێکی نییە جگەر لە خوای گەورە ئەمە ڕابۆچوونی بەشەکە لا وڵاتیان هیوادارم هەموو لایەکتان سەلامەت بن